گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین لە نێو ستۆدیۆ بەڕێزەوە یەکێک لە ڕۆژنامەوان و توێژەرە دیارەکانی بواری ژینگە لە هەرێمی کوردستان لەگەڵ منایش بەڕێز کاک خالد سلێمانە کە بۆ ئەم پرسە پێم خۆش بوو ڕای ئەم بزانم چونکە ئەم بە وردی ڕۆچووە لەسەر ئەم بابەتە. کاک خالد زۆر بەخێر بیبان. بەداخەوە بابەتێکی نەرێنی بۆ ژینگەوە هەوا کۆی کردوینێتەوە چونکە ئێمە پێشتر هەر لەم جەنگە بە چەند ڕۆژێک لە نێوم ستۆدیۆ لەگەڵ باسی ئەومانە کرد کە چۆن ئەم ژینگە سەوز و بەرەو بەهار دەچین بیپارێزین لە هەرێمی کوردستان. ئێستا بابەتەکە بابەتێکی مەترسیەکی جیهانی و ناوچەییە. ئەم جەنگە پێم خۆشە وەکو شارەزایەک لە زمانی تۆ بیزانم ئەکرێت چ کاریگەریەک لەسەر ژینگەوە هەوا دابنێ؟ پێشەکەی سپاس بۆ میوانداریە وەکوتت بەداخەوە ئێمە باس لە جەنگێکەکەین کە دەرەنجامی زۆرە، دەرەنجام و تراژیدیای زۆری لێ ئەکەوێتەوە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی ژینگەیەوە. هەر بەگشتی جەنگ لە مێژووە کاریگەری خراپی هەبووە لەسەر کۆی سیستەمی ژینگەی، لەسەر خاک، لەسەر هەوا. یعنی بۆ نمونە لە جەنگی جیهانی یەکەمەوە کە ساڵی 1940 ئەکات تا ئێستا لە ناو خاکی ئەوروپایە هەندێک کاریگەرەکانی جەنگ لە ناو خاکە ماون کەوابێ ئێمە باس زیاتر لە 100 ساڵەکەین کە هێشتا کاریگەرەکان ماون. ئایا ئەم جەنگە چەند 100 ساڵی تر ئەمێنێت؟ هەڵبەتە بە بەراورد لەگەڵ ئەو چەکانی کە ئەو کاتە بەکارهێنران و ئەو چەکانش کە ئێستا بەکاردێن. بەگشتی دەرەنجامەکانی جەنگ، دەرەنجامەکانی ئەو هەموو بۆمبە و ئەو هەموو چەکە پێشکەوتووی کە ئەتەقێنرێنەوە کاریگەریان هەیە بۆ سەر کۆی ئەو خەسڵتانی کەوا سیستەمی ژینگەی پێکەهێنن، بۆ سەر بەرگە هەوا، بۆ سەر هەوا خۆی و هەروەها بۆ سەر خاک و هەروەها بۆ سەر ئاو. هەڵبەتە کە ئەڵێن ئاو تەنها ئاوی دەریاکانیش نا، یان ئاوی چەماوەکان و کانیا و کارێزەکان نا، بۆ سەر ئاوی ژێرزەویش، چونکە بەشێکی زۆری ئەو تەنۆڵ کە هەڵواسراوانەی کەوا لە ئاسمانە ئەمێننەوە لە هەوایە ئەمێنەوە دوای لەگەڵ بارانەدا ئەکەون دا ئەبزنە خوارەوە بۆ کوێ ئەڕۆن ناتوێنەوە ئەڕژێنە ناو خاکەوە. کاریگەریان هەیە لەسەر ئاوی ژێرزەوی، کاریگەریان هەیە لەسەر پێکهاتەی خاک کە ئەمە سەرچاوی ژیانی ئێمەیە. یعنی ئەگەر ڕۆژێک خاک پەک بکەوێت لە کارکردن لەو خزمەت گوزاریانەی کەوا پێشکەشی ئێمەیەکە ژیانی ئێمە ئەوەستێت. دروستە. کەواتە ئەم جەنگە و هەر جەنگێکی هاوشێوە لە جیهان ئەگەر ڕوودا کە پێشتر بینیمان جەنگی ڕووسیا و ئوکرانیا شەبوو، ئەمەش کاریگەریەکی گەورەی لەسەر بابەتە ژینگەی و ئاوهەواکان دانابوو، مەترسیە بۆ سەر ژیانی مرۆڤایەتی، بۆ سەر ژیانی مرۆڤایەتی و بەگشتیش بۆ سەر کۆی سیستەمی ژینگەی. چونکە ئێمە کاڵێن کۆی سیستەمی ژینگەی، کۆی بوونەوەرەکان لەسەر زەوی، مرۆڤیش ئێمەش یەکێکین لە بوونەوەرەکان. هەڵبەتە ئێمە مرۆڤ لە سا یەکی هەموو بوونەوەرەکان پێکێنین، لە سا 99 بنەوەرەکانی تر مرۆڤ نین، ئەوانە بریتین لە جۆرەکانی تر ئیتر لە باڵندە و لە شیر دەرەکان و لە خشۆکەکان و لە تەنانەت بوونەوەرەکانی ناوخاک. ئەمانە سەرچاوی دەوڵەمەند بوونی زەوین، زەوی بە ئەمانەوە ناسرێ. ئەگینا بچینە سەر هەسارەیەکی تر ئەم ژیانە نبینین. بۆ چونکە ئەم بوونەوەرانی تیانە. بەڵێ جەنگ هەڕەشەیەکی گەورەیە جگە لەوەی بە شێوەیەکی ڕاستە و خۆم ژیانی مرۆڤ لەناو ئەبا، مناڵ لەناو ئەبا، کۆمەلگاکان ئەخاتە ژێر مەترسیەوە، کۆمەلگاکان ئەخاتە بەر مەترسی ڕەوکردن و بەجێهێشتنی جێی با و باپیرانی خۆیانەوە، سەرچاوی خۆراکیان لە بڕێ. ئەمە لەلایەکەوە، لەلایەکی ترەوە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ئەبێتە هۆی هەڕەشە بۆ سەر مرۆڤ. ئەویش سیستەمە ژینگەیەکە. لەوانەیە کاک پشتیوان ئێستا کەسێک پرسیار بکە بڵێ ئێمە لە کاتی جەنگین بۆچی باسی ژینگە ئەکەن؟ بەڵام گرفتەکە لێرەیە. ئێمە ئەگەر یەک ڕۆژ تەنانەت لە ناو جەنگی شابین، بەڵام ئەومان هەبێ شوێنێکمان هەبێ خۆمانی تیا پارێزین، ئەو کاتە ئەتوانین بەرداوامی بە ژیان خۆمان بین. بەڵام ئەگەر بێت و ئەومان لە بەردەسان نەما، ئەگەر بێت و هەواکەمان پڕ بوو لە دوو کەڵ و لە گازە کوشندەکان، ئەگەر بێت و ماڵەکانمان پڕ بوون لە تۆزی بۆمبەکان، ئەو کاتە ئێمە لە ناوەچین. بەڵێ کەواتە زۆر گرنگە لە کاتی جەنگەکانی شاباس باس لە ژینگە بکرێت، بۆ چونکە ئەمە سەرچاوی بەردەوامی ژیانی ئێمەیە لەسەر زەوی. وڵاتە زلهێزانە بە ئاوە ناوێن کە بەشدارن لەم جەنگانە و لە بەرەمێنانی سەربازی و پیشەسازی سەربازیان بەرزە. هەر ئەمانە زۆر جاوەکو بە دەنگێکی دلێر و بە دەنگێکی بەرز لە ئەو کۆبوونەوە جیهانیانەی بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ئاوهەوا کرێ، دەنگیان دلێرە. بله.
ئەمە دووفاقیەک نییە لە سیاسەتی زلهێزەکان؟ بەڵێ بەدڵنیاییەوە لە هەموو کۆنگرەکانە بە تایبەتی لوتکەکانی ژینگە لەسەر ئاسیجیان هەڵبەتە بەبێ بەشداریکردنی هەنێ وڵاتیان بەبێ بەشداریکردنی کارای هەنێ وڵات زۆربەی زۆری وڵاتان بڵێ بەرنامەی ژینگەیان هەیە بەرنمەیان هەیە بۆ ئەوەی زەوی لەوە زیاتر گەرمتر نەبێ بەرنمەیان هەیە بۆ ئەوەی گازە گەرمخانەیەکان کەمکەنەوە ئەوانەی کە کاریگەریان هەیە لەسەر زەوی بەڵام ئەگەر بچین ناو ژیانی ڕاستەقینەی ئابووری و سیاسی و ئەمنی و کۆمەڵایەتیەوە سیرەکەین ئەمانە تا ئێستا لە دروشم زیاتر هیچ نین هیچ هەنگاوێکیان بۆ نەرێنراوە هەڵبەتە ئەگەر باسی هەنێ وڵاتی وەک بۆ نمونە ویلایەت یەکگرتووەکانی ئەمریکا بکەین هەر بە شێوەیەکی ڕسمی کشاوەتەوە لە هەموو ڕێکخراوەکان و دان بەمەیان نانێت لە لایەکی ترەوە وڵاتانی زلهێزی تر وەک مەسەلەن چین وەک وڵاتانی رووسیا ئەوانش دیسانەوە باسەکرێ سیاسەتی خۆیان هەیە بەڵام دێنە ناو ژیانی ڕۆژانەوە سیرەکەین چۆنیتی بەرهەمێنانی ئابووریان چۆنێتی پرۆسی سەربازیان ئەو شەڕانەی کە دروستی ئەکەنیان ئەو شەڕانەی کە یا تووشیان ئەبێت بەبێ هیچ شتێک بەبێ هیچ شێوەیەک ژینگە لێرە پشتگوێ خراوە ئەوە تا بۆ نمونە جگە لەم شەڕی ئێستا لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران شەڕێکی تر لە ئارایە کە ئەویش شەڕی ئوکرانیایە چەند ساڵە ئەم لەم ماوەیەشا شەڕێکی تر ڕوویدا کە ئەویش شەڕی غەزە بوو هەڵبەتە جگە لە شەڕی نێوان پاکستان و ئەفغانستان و هەروەها پاکستان و هەندستان ئەم هەموو شەڕانە من ئەتوانم بڵێم یەکێک بوون لەو فاکتەرانەی کە پرسی گۆڕانی کەشوهەوە پرسی چاکردنەوەی زەوی پرسی چاکردنەوەی سیستەمی ژینگەیان بۆ 100 ساڵ زیاتر دواخست و لە بیری ڕەنگە خەڵکیشان بردبێتەوە بڵێ مەگەر ئاوا وەکو ئەرکێکی ئەخلاقی و میدیایی هەندێک میدیا دەست بۆ ئەم بابەتە بۆ ئەم بابەتە بارە کاک خالد زۆر هاوار دەکرا و ڕێزیشتان چەندین جار من و تاروشتانم خوێندوێتەوە لێرە گفتوگۆمان کردووە کە پشتبەستن بە ئەو سوتەمەنیانە ئەو سەرچاوانی وزەی کە لە خاکەوە دەرەکرێن کەم بکرێتەوە و هەوڵەت جیهانەکانیش بۆ ئەم بابەتە و با بڵێن ئاژانسی وزەی نێودەوڵەتیش زۆر راپۆرتی ساڵانە لەسەر ئەم بابەتە بەس بۆچی کاتێک ڕووداوی چاوە ڕووەدا کە 20 ملیۆن بەرمیل نەوت لە گەروی هورمزەوە هاتوچۆوەکە کە ئەو 20 ئەمڕۆ ئاژانسی وزەی نێودەوڵەتیەڵە 10 ملیۆنی بە تەواوی دابراوە لە بازار و ناچێتە بازارەوە نرخ بەو جۆرە بەرزە بێتەوە ئەمەش پێمانەڵێ کە خواست زۆرە لەسەر سوتەمەنی خواست زۆرە لەسەر نەوتی ڕەش خواست زۆرە لەسەر گازی سروشتی بۆچی ئەم خواستە بە بەردەوامی بەرزە بێت بۆچی جێگرەوەی نییە بڵێ تا ئێستا بەڕاستی بەگشتی جیهان سیستەمی ئەکۆنۆمی سیستەمی ئابووری جیهان نایەوێ ئەم گۆڕانکاریە ئەم بڵێن ئەم تەحەولە دروست بکات چونکە ئەمە چەندێکە ئێمە باسی ئەوەکەین لە 100 ساڵ زیاترە 100 ساڵ زیاترە ژێرخانی ئابووری جیهان لەسەر چی دامەزراوە لەسەر سوتەمەنی گەرمخانەیی مەبەستم خەڵوز و گاز و نەوت ئێستا گۆڕینی ئەم سیستەمە بۆ ئەوەی پشت بە وزەی نوێبووە بەسن کە وزەی نوێبەوە وابزانام لە راپۆرتێکی پێشووتریش تا باسان کرد وزەی هەتاوە وزەی هەوایە ئەمانەیە ئەمە تێچوویەکی زۆری ئەوێ بەتایبەتی کۆمپانیا زەبەلەحەکانی نەوت نایەنەوە بە هیچ شێوەیەک ئەم گۆڕانکاریە بکەن بۆ چونکە ئەبێ تێچوویەکی زۆری ئەبێ خەرجیەکی زۆری بۆ دابینکەن بۆ ئەم گۆڕانە هەڵبەتە ڕاستە لەوانەیە لە هەنگاوی یەکەمە گۆڕانێکی زۆری خەرجیەکی زۆری بوێت بەڵام بۆ داهاتوو ئەوە قازانجێکی زیادی هەیە بەتایبەتی ئێمە باس تەنها باس لە قازانجی ئابووری ناکەین تەنها باس لە پارە ناکەین باس لەواکەین ئەزانێ ئێمە شتێک بڵێم کاک پشتیوان ئەم زەویە ئەمانەتە باو باپیرانی ئێمە پێش ئەوانیش باو باپیرانی ئەوان نەوە بە دوایینەوە ئەم خاکەمان تەسلیمەکەن بەداخەوە ئەیڵێم ئەگەر دنیا وا بڕوات ئێمە سوتما خاکێکی سوتماک پێشکەش بنەوەکانی ترەکەین ئەم ئەمانەتە وەک خۆی بەجێ ناگەێنین ئەمە یەکێکە لەو خیانەتانەی کەوا مرۆڤایەتی بەرامبەر بە سەرچاوی ژیانی خۆی و بەرامبەر بە زەویش ئەیکات بەرلەوەی بێنە سەر ئەم تەوەرە باز لەوە کرا لە سلێمانی خواز لەسەر سۆلار پانێڵ کە وزەیەکی خاوێنە بە ڕێزە باسی کرد بۆ دوێندە زیادی کردەوە بەر لەم جەنگەش پێشتر
بە بەردەوامی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی ئەمە خستە ڕووکە لە سلێمانی وردە خەریکە خواستێک بۆ موزە خاوێنە هەیە تا چەند باشە لە مۆختەیە هەوڵێکی چۆن بڵێ هەڵمەتی ڕۆشنبیری واروە هەوڵێکی باش بدرێ خەڵک لەوە تێ بکە موزە خاوێنە بەڕاستی خاوێنە بڕاستیت ئەمەوێ لێرەوە پێتان بڵێم هەر لێرەشەوە و ئەکەم پاڵ بە تیمی کورساتەوە نێم نەک تەنها لە سلێمانیە بڕۆن لە هەندێ لادێ لە شوێنەکانی وەک گەرمیانە لە هەندێ لادەی دوورەدەستا بڕۆن تەماشاکەن بزان خەڵک چۆن پشتی بە وزەی هەتاو بەستووە ئەمە هۆشیارێک لای خەڵک دروست بووە خەرجەکەی کەمە لەوانەیە لە ڕووی ژینگەیەوە زانیارێکی زۆری نەبێ ئەمە چەندێ سوودی هەیە بەڵام لە ڕووی ئابوووریەوە بیری لێ کاتە ئەوش حەقە هەموو خێزانێک مافی ئەوەی هەیە بیر لەوە بکاتەوە ئەو خەرجەی لە بەردەسیاتی چۆن سەرفی بکات بۆیە پێتان ئەڵێم ئەمە کارێکی نەک تەنها باشە بەڵکو هەنگاوێکە ئەم هەنگاوە جگەلەوەی سوودێکی زۆری ئابووری هەیە بەڵام سوودێکی ژینگەیەشی هەیە ژینگەی نەک تەنها لە ڕووی سیستەمی ژینگەی و خاک و هەواوە بەڵکو لە ڕووی پیسبوونی دەنگیشەوە یعنی چونکە لە شوێنێکەدا ئەنشی گوێت لە هیچ دەنگێک نابێت دەنگی مۆلیدە نابێت و وزەشت هەیە و کارەباشت هەیە لەوانەیە لە بری دەنگی مۆلیدەیەک گوێ لە دەنگی چۆلەکەیەک بێت دروست جوانە کاک خالد ئەم جەنگە باسمان لەوە کرد کە بۆ زەوی خراپ ئەم جەنگە و هەر جەنگێکی دیکە با بین تۆزێک بازنەکە بچووکتر بکەینەوە ئەم جەنگە لە ناوچەیەکە و لە بەشێک لە با بڵێن بەشێک لە وڵاتان پریشکێکی ئەماگریان بەرکەوتەوە بەڵام ئەوەی کە زۆر بەردومانی گەورە هەیە لە وڵاتێکە وەکو ئێرانە و هەندێک ناوچەی دیکەش لەم لاولەولا لە چواردەوری وڵاتە ڕەنگە پێکان و شتە بێت کاریگەری ڕاستە و خۆکانی پیسبوون و ژەهراوی بوونی ئاو و هەوا دەکرێت بڵین بە خێرایی یەکسەر لەم وڵاتەوە دەگوازرێتەوە بۆ شارێک یا وڵاتێکی نە بە خێرایە نییە بەڕاستی ڕاستە خۆی شتێک هەیە کە ئەوەیە ئەتمۆسفێریان با بڵێ ئاسمان سنووری نییە هەوا بە ئاسانی ئەگوازرێتەوە لە شوێنێکە و بۆ شوێنێکی تر بەڵام ئەمە پەیوەستی بە پلە یەکەم پەیوەستە بە ڕەوتی باوە با بەرەو کوێیە بۆ نمونە لە سەرەتای دەستپێکردنی ئەم شەڕەوە بەشێکی زۆری دووکەڵەکانی سەر شارێکی گەورەی وەک تاران بەرەو ئافغانستان و لەوێەوە بەرەو چین ڕۆشتن بۆ چونکە ئاراستەی با بەو شێوەیە بوو ئەمە یەک دوو خاڵێکی تر هەیە ئەبێ لە ڕووی تۆبۆگرافیشەوە باسی ئەو شوێنە بکرێت بۆ نمونە ئەگەر بێت و تاران یان با بڵێن هەر شارێکی تر کە ئەکەونە بەردەم هەڕەشەوە ئەگەر لە شارێکی لە ناو بیابانێکا بن یان لە شوێنێکی بەرزا بن ئەو کاتە دووکەڵەکە یان با بڵێن ئەو مادانەی ئەو مادە کیمیاویانەی کە لە ناو بایە هەن کە ئەوش کاربۆهایدراتی قورسن گۆگردن گازی نایترۆجینن ئەم جۆرە گازانن بەڵێ بۆیان هەیە ئەم وەک تەنۆڵکە تەنانەت تەنۆڵکە هەڵواسراوەکانیشکەیە کە پێڵن PM2.5 ئەمانە گازی ژەهراوین ئەمانە بۆیان هەیە لەگەڵ ڕوتی هەوایە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بگوازنێن بەڵام تۆبۆگرافیای ئێران بەگشتی ئێران وڵاتێکی بیابان نییە وڵاتێکی بەتایبەتی تاران لە چواردە و دراوە بەهانێ چیە لەکێک لەوانە کە چیایەکی ناودارەکە ئەوش ئەلبورزە نەقلبوون یان با بڵێن گواستنەوەی ئەم دووکەڵانە بە ئاسانی نییە لە چیاکان تێپەڕ بکات و بۆ شوێنی تر بگوازرێتەوە بەتایبەتی لێرە ئەگەر لە ڕووی زانستیوە زیاتر قوڵ بینەوە تەنانەت هەنێ جار چیاکان چیابەرزەکان ئەبنە هۆی کەمبوونەوەی بارانیش بۆ چونکە هەورەکان کە بە چیاکانە بەرزە بنەوە هەتا ئەگەنە ئەو دیوە بەتاڵە بنەوە لەو بڕەشەیە کە هەڵیان گرتووە لەگەڵ خۆیان بۆیە ئەمە لێرە ئەمەوێ بڵێم نییە لەم ماوەیە هەنێک ترس بڵاو کرایەوە بەرامبەر بەتایبەتی بەرامبەر بە سلێمانی بەڕاستی ئەمە هیچ بنەمایەکی زانستی نییە و تا ئێستاشی پێوە بێ هیچ ڕوتێکی بان نەبووە ئەو هەموو مادە پیسکەرانە بێنێتە سەر شارێکی وەک سلێمانی با ئەمە ئەم جارە من پرسیارە لێ بکەم بۆ هەموو هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لەم جەنگە بەڕاستەوە خۆی ئاو هەواکی تێکە چێ لەوانەیە جەنگەی کە هەیە بەڵێ کاریگەرە بێ کوردستان وەک هەر شوێنێکی تر چونکە ئێران وڵاتێکە دراوسەیەکی زۆری هەیە ئاخر ئێران لە ناوچەکەی وڵاتێکی بەرفراوانە بەڵام کاریگەرەکەی وەکو وڵاتانی دیکەی دراوسەیە بەڵێ وەکەوانی ترە بێت لەوانەیە کەمتریش بێت بۆ بە ئەڵێم لەوانەیە کەمتر بێت لەوانەیە لە وڵاتانی کەندا و زۆر کەمتر بێ
بۆ چونکە نێوان سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و نێوان ئێران زنجیرە شاخن. ئەمانە ئەم هەڵکەوتە جوگرافیە ئەم تۆبۆگرافیایە کاریگەری هەیە لەسەر گواستنەوەی ئەوەی ئەو سنوورەی کەوانە هەوایتیا جوڵە ئەکا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بۆیە ئەبێ بەڕاستی لێرە ئیشی توێژەرەکانە قسە لەسەر ئەمە بکەن بە شێوەیەکی زانستی بۆی ئەو ترسە لە ناو خەڵکە بڵاو نەکرێتەوە. بەڵێ دوایین قسەی تۆوەکو و دیوێکی ڕۆشنبیری بۆ خەڵکی با ئەمە هەر دەست بەرداریەوە نەبین کە دەچینە ناو جەژنی نەورۆزەوە دەستپێکی بەهارێکی خۆشمان لە هەرێمی کوردستان هەیە وەکو ژینگە و ئاوهەوا بۆی ئەمە بیر خەڵک بێنینەوە کە ژینگەیەکی جوانمان هەیە. ڕێنمایی تۆ چییە بۆ هاوڵاتیان ئەگەر لە نەورۆزا دەرچوون لەم ڕۆژانەیە و بۆ دوای جەژن کە گەشت و گوزار و سەیران بە تایبەت لە ترۆپکی وەرزەکەیە ڕێنمایی چیە بۆ لەوادێ قسەیەکم کرد پێشتر ئەوە دووبارە بکەمەوە بڵێم ئەم خاکی کوردستان و هەموو زەوی ئەمانەتێکە لە دەستی ئێمەیە ئەبێ ئەم ئەمانەتە وەکو خۆی بگوازینەوە بۆ نەوەکانی تر ئەمە یەک دوو ئەگەر لە ڕووی عملیەوە بڵیت هەندێک شت هەیە بەڕاستی لەوانەیە جێگەی ئەوە بێ دەست پەنجەی بۆ ڕاکێشی یەکێک لەوانە خەڵکێکی زۆرە چن بۆ سەیران تەماشاکەن و ئەزانن ژینکە پارێزن ئەو خۆراکەی کەوا لەوێ بەجێمێنێ لە ناو خاکەکەیە ئەیخەنە ناو پلاستیکە و ئەهێنەوە بۆ شارەکان یان هەر لەوێ فڕێدن من ئەڵێم خواردنەکە وەک خۆی بهێڵن سێوە میوەیە سەوزەیە وانە هەر لە ناو خاکەکەیە بیخەنە شوێنێکەوە ئەوەنی لە بەرڕێگەیە بێمە بەستم ئەوە نییە بیخەنە شوێنێکەوە ئەمە بەشێکە لە خاک خۆی ئەبێتەوە بەشێک لە خاک بە پێچوانەوە خاکەکە دەوڵەمە نەکات بەڵام واز لە پلاستیک بێنن. بەڕێز خالد سلێمان ڕۆژنامەوان و توێژەری ژینگەی زۆر سپاس ماندوومان کردی. سپاس بەوە بەڕێزی سپاس.